مامۆستایەک لە ئەڵەبجا لە ناوەندی پەروەردەکردنی نەوەی پێگەیاندنی قوتابیانەوە بۆ پیشەی گاوداری و کڕین و فرۆشتنی وڵاغ. ناسیح ئەبوبەکر دەڵێت بارودۆخی موچەخۆریاندا خراپ بووە لە دوای نەمانی موچە و خراپبوونی دۆخی موچەخۆران و سەرجەما وڵاتیان بەدەست و حیزبی دەسەڵاتدار بە ناچاری خەباتیان لە قەڵەم و معریفەتەوە گواستوەتەوە بۆ گۆچان و گریس تا وەک شاخەکانی قەندیل و سەفین سەریان بەرز بێت. ئەگەر حکوومەتەکەمان پلانێکی هەبێ من لە مامۆسای واز لە مامۆسایی و پێگانی تەلەبوو ئەوانە واز لە مامۆسای نیارم بێم دەست بدەمە گاوداریکە ئیشی من نیە بەڕاستی ئەوە ئیشی من نیە لەگەڵ ڕێسمە بۆ ئەوانەی خەریکی ئەو پیشێن بەڵام من بێ پارەی بێ موچەی وای لە منش کرد من ناچار بم کۆمەڵێکە هەرڵ بژێرم بەدە لە مامۆسایەکەم بۆیە منی دەستم داوەتە ئەم شێواری ناگونجا لەگەڵی شەکەی منام ئیشی من پەروەردەکردنی مناڵە پێگەیاندی مناڵە بۆنەوەیەکی تەندروست بەڵام ێستا من لەگەڵ ئەو مانگانەیە هەڵسو کەوتەکەم بەڕاستی ئەمە زۆر جیاوازە لە پیشەکەی خۆم هیوادارم کە حکوومەت بەخۆی بچێتەوە و وەزە گوزارانی مامۆستا و سەرجەم فەرمانبەران باش بکە. لەو کاتەوەی پاشەکەوتی موچە دەستی پێکردووە مامۆستا ناسیح لە ماڵەکەی خۆیدا دوکانێکی داناوە وەستای چاکردنەوەی پایسکیل و ماتۆرسکیلە و ئیشی چاکردنەوەی ئۆتۆمبیلیش دەکات. ئەو مامۆستایە وەک خۆی دەڵێت بیری قوتابخانە و وانەوتنەوەی پۆل دەکات دەژڵێت شانازی بەو کارانەوە دەکات چونکە حکوومەت هەمووانی بێپارە کردووە. ساڵێک ئیشی سیارەم کردو فیتەری سیارە بوو لە پاسکیل فیتەری ماتۆرە زام لە پاسکیلیش زام خاسیانەکەم و لە خوازیان مشتریشمان باشە خەڵکی زۆر ڕۆمانتیەکە وەڵای دڵم بە هەموو ئیشەکانم خۆشە لەبەرەوەی پیاوی خەڵکنی پیاوی خۆم حەزەکەم خۆم پارە پێیا بکەم نەک یەکێک بە منەت پارە و بداتی جا حەزمە کرد بەڕاستی زۆر حەزم لە پیشەی مامۆسایەکە بوو بەدە لە میشانە بەڵامی تر حکومەت ناچاریکردنی بێ پلانی حکومەت ینی بەڕاستی ئیشوکاری کردو حکومەتانی مناڵیش نایکە هەر مناڵ بە مناڵی خۆی بخەرە ئەو شوێنەی سەرۆکی حکومەت یاریەم و جێگرەکەی ڕاستی ئەو ئیشە ناکە کاوانەیکەن ئاوە لە میلەتەیەکە. بارودۆخ و ژیانیە مامۆستایان نمونەی دەیان هەزار مامۆستا و فەرمانبەر یاریێمی کوردستانە کە لە ئێستادا بۆی پێنەدانی موچەکانیانەوە گیرفانیان بەتاڵە و لە ڕێگەی هەڵبژاردننی کار و کەسابەتێکەوە بژێوی ژیانی خێزانەکانیان دابین دەکەن. ئەوەی لە کۆتاییدا و مامۆستایە داوای کرد گواستنەوەی موچەکەیەتی بۆ سەر حکوومەتی عێراق چونکە هیچ متمانەیەکی بە حکوومەتی کوردی نەماوە بڕوای وایە ناتوانێت مافە سەرەتایەکانی خەڵک کە موچەیە دابینی بکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.